مامۆستایانی ناڕازی لە شاری سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژاوا گربوونەوەی مەدەنیان ڕێخست و وەک ئاماژەیەک بۆ جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان لە بریکردنەوەی دەرگای قوتابخانەکان لەسەر شەقامەکان زەنگی بایکۆتی خوێندنی ئەم ساڵیان لێدا. مامۆستایان وەڵامەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمیان ڕەت کردەوە و هەمان پەیامی چەند ڕۆژی ڕابردوویان خستەوە بەردەست بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان. دوایەوە ئێمە داواکاریەکانمان بە شێوەیەکی فەرمی لەلایەن پارێزگاری سلێمانی بە وەکالەت بەڕێز کاک سەردار قادر و لە چەند کەناڵێکی ترەوە گەیەندرایە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام دوێنێ بەڕێز پارێزگاری سلێمانی بە وەکالەت وەڵامەکەی بۆ گەڕانینەوە هیچ کام لە داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ نەکرابوو. بۆیە ئەمڕۆ ئێمە هاتینە سەر جادەوە داوای ئەوەمان کرد لە کاتژمێرنەوە بۆ 12 ڕێگەمان پێ بدەن خۆپیشاندان بکەین و خۆشبەختانە ئەمڕۆ خۆپیشاندانێکی مەدەنی و شارستانی تر لە سلێمانی تۆمار کرا و هەر ئەمڕۆ مامۆستایان بڕیاریاندا کە ڕۆژی دووشەممە کاتژمێر 9 بێنەوە سەر جادا و داواکەین لە مامۆستایانی هەرێمی کوردستان کە ڕۆژی دووشەممە بێنەوە سەر جادا و فشاری مەدەنی بکەن. لە پارێزگای هەڵەبجەش مامۆستایان زەنگی بایکۆتی خوێندنی ئەم ساڵیان لێدا و ڕایانگەیاند ناگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن تا و کاتەی داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ئێمە لێرەوە لە پارێزگای هەڵەبجەی شەیدەوە داوامان لەسەر جەم مامۆستایان و فەرمانبەران و هەموو چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە هەیە بایکۆتی هەموو دائیرەکانی حکوومەت بکەن. هاوشێوەی ناوچەکانی تر مامۆستایان لە ئیدارەی گەرمیان گربوونەوەی ناڕەزاییان ڕێخست و پەیامی یەکگرتووی مامۆستایانیان گەیاندە حکوومەتی هەرێمی کوردستان. مافی خۆمان دەوێت بە پێچەوانەوە پابند نابین بە هیچ بڕیارێکی حکوومەتەوە و دەرگای قوتابخانەکانیش بە داخراوی دەهێڵینەوە. بۆیە داوا لە بەرپرسانی حکوومەت دەکەین لە بری پینە و پەڕۆکردنی کێشەکان هەوڵی دۆزینەوەی چارەسەری بنەڕەتی بدەن بۆیان و داواکاری مامۆستایان جێبەجێ بکەن. لە ئیدارەی ڕاپەڕینیش دەرگای هیچ خوێندنگەیەک بەڕووی خوێندکاراندا نەکرایەوە و مامۆستایان بڕیاریاندا درێژە بە بایکۆت بدەن تا و کاتەی حکوومەت بارێنی وەڵامی داواکاریەکانیان دەداتەوە. بەڕاگررتنی دەوامی خوێندن تا ئەو کاتەی حکوومەتی هەرێم گوێ لە داواکاریەکانمان دەگرێت و وەڵاممان دەداتەوە وەڵامێک بە پێی پێداویستی و داواکاری مامۆستایان بێ. پشتیوانی سەرجەم داواکاریەکانی خۆپێشاندەرانی محافزە پارێزگای سلێمانی و هەروەها گەرمیان و هەڵەبجە و کۆیە دەکەین کە داواکاریەکان هەمان داواکاریان ئێمەیە. مامۆستایان لە قەزای چەمچەماڵ هاوشێوەی ناوچەکانی تردەنگی ناڕەزاییان بەرز کردەوە و داوایان کرد حکوومەت لە زووترین کاتدا داواکاری مامۆستایان جێبەجێ بکات. لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بە پێچەوانەی پارێزگای هەولێر و دوۆک بەهۆی نیگەرانی مامۆستایانەوە زەنگی خوێندنی ئەم ساڵ لێ نەدرا. مامۆستایان ڕایانگەیاند بەردەوام دەبن لەسەر بایکۆتی خوێندن تا و کاتەی حکوومەت داواکاریەکانیان جێبەجێ دەکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز.